بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، نوێژ گەورەترین عیبادەتە. هەموو عیبادەتێک خۆی پەروەردگار لەسەر زەوی فەرزی کردووە لەسەر ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. بەڵام نوێژ لەبەر گەورەیەکەی لە میعراجدا خۆی پەروەردگار لە ئاسمانەکاندا خۆی ڕاستەوخۆ فەرمانی بە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم بە خۆی و بە ئومەتەکەی تا قیامەت کەوا ڕۆژی 5 جار نوێژ بکەن و کاتەکانی دیاری کراوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە ئیمامی ئەحمەد و ئەبوو داود و ترمیزی و ئیبن ماجە ڕیوایەتیان کردووە دەفەرمێ: مفتاح الصلاة الطهور وتحريمها التكبير وتحليلها التسليم. أفمن مفتاح الصلاة الطهور، كليلي نوێش پاک و پوختیە. ئەو شتەی کەوا لە کاتی دابەستنی نوێژات هەموو شتێک لێ قەدەغە دەکا الله ئەکبەری نوێژ دابەستنە. هاتنە دەرەوە حەڵاڵبوونەوەی شتەکان لە دوای نوێش بەهۆی سەلامدانەوەیە. ئەومانەی فەرمودەکەیە با لە زنجیرە باسی ئاگادار بەدا لە خزمەتی دابین. ئاگادار بە نوێژ ئەگەر ئەم سێ شتەی تێدا نەبوو بە ئەنجامی شتدا بێ، بەڕاستی مەگەر خوا بە ڕەحمی خۆی ئەینا لێت قبوڵ ناکرێ. یەکەمیان بەڕێزان، یەکەم خاڵ مفتاح الصلاة الطهور، کلیلی نوێش پاک و پوختیە. پاک و خاوێنی لە چیە؟ پاک و خاوێنی لە جەستەتە. ئەم کەسە نابێ لەشی گران بێ، کوردەواری ئەڵەن لەشی پیس بێ، نابێت لەشگرانی پێوە بێ، نابێ بێدەستنوێژ بێ، لەشگرانی نەبێ، بێدەستنوێژ نەبێ، هەروەها ئەو پۆشاکەی کە لەبەر تایە ئەبێ پاک و خاوێن بێ، نابێ پیسێکی ئاشکرای پێوە بێ. هەروەها ئەو شوێنەی کە نوێژی لێ دەکەی ئەبێ ئەویش پاک و پوخت بێ. کەواتە کە دەڵێن کە دەفەرمێ مفتاح الصلاة الطهور، کلیلی نوێش پاک و پوختیە. ئەگەر ئەم پاک و پوختیە، پاک و خاوێنیە، هەم لە جەستەتدا وەکو پاک و خاوێنی، پاک و پوختی دووربوون لە لەشگرانی و بێدەستنوێژی، هەروەها پۆشاکەکەت پاک و پوخت نەبێ، ئەو شوێنش کە نوێژی لێ دەکەی پاک و پوخت نەبێ، پیسی پێوە بێ، ئەو نوێژە هەر لە سەرەتاوە دروست نابێ. بەڵام ئاگادار بە وەسواس مەبە. وەسواس مەبە، ئەم فەرمودەیە وا لێ نەکا کە بەردەوام سەیری جلوبەرگەکانت کەی، بەردەوام سەیری شوێنی نوێژەکەت کەی، هەیە بەرماڵیش ڕادەخا لەسەر فەرشە خاوێنەکەی ماڵەوە هێشتا دڵی قەناعەت ناکە. ئەمە بەڕێزان وەسواسیە. پێویست ناکە بە ڕێگایەکە ڕۆیشتی یەک پڕیشکێک لە زستانە لە کاتی بارانە بە شڕواڵەکەت بە پانتۆڵەکەت کەوت، ئیتر دەستی لێدەی بۆنی کەی بزانی داخۆ ئەمە چیە، لە کاتێکە لەوە چێت تۆزە قوڕی ڕێگاکە بێ، پڕیشکێکی باران بێ و بەرز بوو بێتەوە. ئەمانە هیچ نین، تووشی وەسواسی مەبە. إمام ابن القيم رحمة خواه لبيلا إعلام الموقعين عن رب العالمين لبرجي يكا للا بري پنجاو هشتا دا فرمي إمام عمر لقل كومالق لهاولاني با شاري مدينة دا بكولانكاني شاري مدينة بيروز دا قرا. لو كات دا لبردمي مالكا كديار مالكا وكو دوقات يقوابوا بلوسكي آوك هبو. أم بلوسكا هاتبو دروا ديار لسا پنجري مالكا ودا الشوريك هبوا، کاری لێکراوەشتی لێ شۆراوە، ئاوەکەی هاتە خوارەوە. لەو کاتەدا ئیمامی عومەر و هاوڵەکانی بە بەردەمی ماڵەکەیە بە کۆڵانەکەی تێدەپەڕین، ئاو لە بلوسکەکە هاتە خوارەوە و پڕیشکەکانی بەسەریان نەباری و بەریان کەوت. کەسێک لەگەڵیان بوو وتی: یا صاحب الميزاب أخبرنا هل ماؤك طاهر أم نجس؟ ئەی خاوەن ماڵ، ئەی خاوەنی ئەو بلوسکە ئاوە، هەواڵمان پێ بدە ئایا ئاوەکەت پاک بوو یان پیس بوو؟ إمام عمر فرموي: يا صاحب الميزاب لا تخبرنا، أي خاوني أم خانوو أم ميزاب أم بلوسك آوا لا تخبرنا، تكايا بيمان مالي أصل أوي برا بخوا نم بيز بو نم ميز بو نهيج بو باكو بوخت آويكا اتر آويكا هاتو تخواروا هوال من بي مدو جوابي أم بياو مدوا باتوشي وسواسي نبين. أما حكم إسلاما كواتا برزان بالجستت خاوين بي، با پۆشاکت خاوێن بێ، با شوێنی نوێژت خاوێن بێ، بەڵام پێویست ناکات تووشی وەسوەسە بی.
ئەم پاک و خاوێنیە کە لە سنوور چوە دەرەوە تووشی وەسواسی دەکا. جا دیقەت بدەن بەڕێزان، زۆر بە وردی سەرنج بدەن. شەرع باسی پاکی جەستە، پاکی پۆشاک، پاکی شوێنی نوێژەکەی کرد. ئەمانە هەمویان بەڕووکەش دیارن و ئاشکران، بەڵام دڵ و دەروون و ناخ و مێشکیشت زۆر گرنگە پاک بێ، بەڵام ئەمان خۆت دەیزانی. شەرع باسی ئەوەی نەکردووە کاتێکەوە داخڵی نوێژ دەبی پێش ئەوە دڵ و دەروونت خاوێن بێ. کوا لە مەرجەکانە تیا بوو نەخێت لە باسی پاک و خاوێنیەکەی کلیلی نوێژەکە ئەمەی تیا نەبوو، باسی ئەوەی تێدا نەبوو دەبێت دڵ و دەرونیشت خاوێن بێ کە دەبێ وابێ کە دەبێ وابێ. ئەی بۆچی شەرع باسی نەکرد؟ بۆ ئەوەی کەس حەقی دڵی کەسی نەبێ. ئەڵڵاه ئیسلام چەند جوانە. با کەس حەقی دڵ و دەرونی کەسی نەبێ بەڕێزان، وازی لێ بێ نەبەینی خۆی خوا هەمووت خاوێن بێ، دڵ و دەرونیشت خاوێن نەبێ هیچە. بەخوا براشیر نەکەم، لەشت گران نەبێ، دەستنوێژت تەواو بێ، جلوبەرگت پاک و پوخت و معەتەر بێ، هەروەها بەرماڵەکەت ڕێک و پێک و پاک و پوخت و بۆ عەتری لێ بێ. ئەگەر ئێرەت بەرامبەر موسڵمانان پاک نەبێ بەخوا هیچ دەبێ، هەمووی پیس دەبێتەوە. بەڵام شەرع باسی ئێرەی نەکرد، چونکە ئەو کاتە من نەمگوت بەخوا دیارە فڵان کەس نوێژی دروست نییە چونکە ناخی پیسە. خوا دەفەرمێت لێگەڕێ، ئەمە لێگەڕێ بۆ بینی من و بەندەکەم. با بەڕێزان ناخی یەکتر نەکۆڵین. ئێستا موسڵمانانی ئەم سەردەمە ئێمە گرفتاری ئەوەین، یعنی ئەوەی کە بەداخەوە زۆر بە حساب خۆی بە دیندار دەزانێت خەریکە بیر هەڵکەنی هەیە، بەڵام بۆ ئاو نا، بۆ کۆڵینی دڵی موسڵمانان. وەڵڵا فڵان کەس نوێژ لە دوایەوە دروست نییە، فڵان کەس نوێژەکەی خوا لێ قبوڵ ناکا، بۆ وەڵڵاوە دڵی پاک نییە. ئێ باشە تۆ هەلا شەقەقتە قەلبە، دڵی ئەم بەندەیەت هەڵکۆڵیوە، شەرع فەرمووی ئەمە لێگەڕێن بۆ بخوای پەروەردگار، با ئێمەش لێگەڕین. واگە دەزانی باشنێ دوعای خێری بۆ بکە لە پەنهانەوە، بەڵام لەناو خەڵکە باسی مەکە، تووشی غەیبەت و وختانی مەبە. سەلمانی فارسی و ئەبوو دەردا دوو سەحابی پایەبەرزی پێغەمبەرن صلی الله عليه وسلم، لایەندایە ماڵی ئافرەتێکی بەتەمەن پیرەژنێک وەختی نوێژ بوو، وتیاندایە گیان پولی گەورەمان شوێنێکی پاکمان نیشان بدە بۆ نوێشکردن. جا ئافرەتی وا هەیە بەتەمەنە ماشەڵڵا زۆر پاک و پوختە، خانوێکی خنجیلانە ژوورێکی بچکۆلەی هەبوو، هەمووی پاک و پوخت. ئافرەتەکە قسەیەکی زۆر جوانی کرد ئەمدایە حاجیە، فەرمووی طهرا قلوبەکما ثم صليا أين أحببتما. ئێوە دڵتان خاوێن کەنەوە، ناختان خاوێن کەن لە بینی خۆتان و پەروەردگاردا، لە نێوانی خۆتان و ئیماندارانی ئومەتی محەممەددا صلی الله عليه وسلم. ئەم ماڵە لەکوێ نوێژ دەکەن نوێژی لێ بکەن، هەمووی پاکە. ئەفەرمێ سەلمان بە ئەبوو دەردای فەرموو خذها من غەیری فەقیهین. ئای چ قسەیەکی جوان بوو. ئەمدایە حاجیە، ئەم پیرەژنە شەرعزان نییە، ڕئیسی لیژنەی فتوا نییە، مامۆستا و تارخوێنی مزگەوت نییە، بەڵام بەڕاستی قسەکەی جوان بوو. تۆ ئێرەت خاوێن کە عەزیزم، بەخوا زەویەکەی خوای پەروەردگار هەمووی مزگەوتە و هەمووی بەرماڵە، حەمد و سەنا بە خوا ماڵی هەر یەکێک لێمە بۆ خۆی مزگەوتێکە لە پاک و خاوێنیدا. بۆیە ئەو ناخ و دڵ و دەروونەت پاکەوە، بەڵام بڕیال لەسەر ناخ و دڵ و دەرونی کەس مەدە. ئەمە زۆر گرنگە. ئێستا هەر یەکێک لێمە بەداخەوە لەم زولفای تووشی زەمانێک بووین، خوا پەناماندا، هەر یەکەمان بەرامبەرەکەس دەیەوێت ناخی دڵی دەربێنێ. ئەشیعە و سۆنەری بۆ گرتووە، ئێماڕای بۆ دڵی خەڵک دەگرێ، بۆ ناخی خەڵک دەگرێ، بەڵام خۆی ئیهمال کردووە. خۆی پێ ئیمامی ڕەبانیە، خەڵکیشی پێ ئیبلیسە، بەخوا خراپە. خوای گەورە فەرمووی لە شەریعەتەکە وای داناوە لەسەر زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، جەستەی خاوێن، پۆشاکی خاوێن، شوێن نوێژی خاوێن، بەڵام دڵەکە لێگەڕێ، باسی ئەمانی نەکردووە. وتەحریمها التەکبیر، ئەو شتێکەوە نوێژ بەداخەڵبوونی هەموو شتێک لێ حرام دەکە الله ئەکبەری نوێژ دابەستنە. کاتێک کە نوێژت دابەست بەچی دەڵێ التەکبیر بە الله ئەکبەر، نابێ بڵێ سبحان الله، دروستە؟ نابێ. دروستە بڵێ الحەمدولله، بڵێ ئەستەغفر الله، ئەمانە هەموو زیکری خوانین بە دڵنیاییەوە. بەڵام بەچی داخڵی نوێژ دەبی و نوێژەکە دادەبەستی و هەموو شتێک لێ حرام دەکا الله ئەکبەر. ئەو کاتە بە دابەستنی نوێژ ئەم زیکری الله ئەکبەرە ئەگەی ئینسان لێ حاڵی بێ زۆر گەورەیە. دینی خوا بەڕێزان ئێمە زۆر جار شکڵەکەیمان وەرگرتووە، بەس لە ناوەڕۆکەکەی بەداخە وەکو پێویست حاڵی نەبووین، بۆیە نوێژ زۆر جار نەیگۆڕیوین. الله ئەکبەر پەروەردگار لە هەموو گەوران گەورەترە، لە هەموو کەس گەورەترە. یعنی خوایە من ئیماندارم، نوێژ خوێنم، نابێت لە کەس بترسم.
خوایە الله ئەکبەر گەورەی کەسم بەسەر خۆمەوە قوبوڵ نییە. والله هەرچی ئیمانداری ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم کە ڕۆژانە نوێژدا دەبەسێت الله ئەکبەر بەس لێ حاڵی ببێ قەسەم بە الله کەسن نەدەبینی بە کەسێک بڵێ گەورەم. والله ئینسان مچورکە بە لە شیادێکە کەسێک دەبینم بە عەبدێکی وە خۆی دەڵێ گەورەم بابە گەورە بەس اللهە خوایە من بڕیارم داوە کەس بە گەورەی خۆم نازانم بەس تۆ نەبێ. خوا تەکەببور لێ نادەم بەس گەورەی بۆ تۆیە. تەکەببور ناکەم بەسەر عەبدەکانی خوادا بە هێزەکەم. من هێز و دەسەڵاتم هەیە بە عەشیرەت و قەومەکەم لە کتوپڕێک هاتووام 200 چەکدار کۆ بکەمەوە بە ماڵ و سەروەت و سامانە زۆرەکەم کە هەموو کارێکم بۆ دەکرێ لەناو حکومەتە لەناو حیزبا لەناو دەسەڵاتی وەختا. خوایە ئەمانە هیچی دادی من نادا. خوایە ببوورە ئەگە تەکەببورێکم لێدا بێ. الله ئەکبەر گەورەی هەر بۆ تۆیە. چاولێ لە دابەستنی نوێژدا الله ئەکبەر هیچی باوی نەما. هیچ شتێک شانی گەورەی الله نەبێ. بەخوا واقعەن وایە. بەخوا ئەوەی الله بیهێنێتە خوارەوە بە کەس سەر بەرز نابێ. ئەوەی الله عەزیز و سەربڵندی کە بە هەموو دنیا ناتوانن بیشکێن و بیان نەخوارەوە. ئاگادار بە الله ئەکبەر بۆیە بە مزیکرێ دەچێ ناو نوێژەوە. دوای الله ئەکبەری نوێژ دابەستن هەموو شتێکت لێ حرامە. هەموو شتێک قسەکردنی دنیایی، خواردن، خواردنەوە، هاتوچۆ، جم و جۆڵی زۆر. ئێستا بەداخەوە هەیە دەست بەڕی شادێنێ و هەیە جلەکەی ئاوا لێ دەکا و هەیە عەگالەکەی چا دەکا بە تایبەتی وەکو لە خەلیجا دەبینی. لە مەسەبی ئیمامی شافعیدا ڕەحمەتی خوا لێ بێت فەرمایە گە ڕوومەتت خورا دەستت ئاوا لێ بکە، ئاوا بە 1 پەنجە یان بە 3 پەنجە ئاوا بکە بیبەوە سەرەوە. ئەگەر 3-4 جار ئاوات کرد نوێژەکەت بەتاڵە. ئەبێ ئەوەندە ئەبدە بتەبێت لە خزمەت خوای پەروەردگارە. ئەم قاچێ برز دەکا ئەو شڕواڵی ئاوا لێ دەکا و عەباکەی ڕێک دەخاتەوە بەڕاستی مەکارێکی خراپە. ئەبێ خۆت بپارێزی لە جم و جۆڵێک کە پێویست نییە. کاتێک کە زۆر تینت بۆ نەهاتوو پێویست نییە دەبێت ئەم شتانە لە خۆت حرامکەی. وتحليلها التسليم. أما زور جرينكترين. وتحليلها التسليم كاتك كوان نوێژەکەت تەواو بوو ئەتەوێ هەموو شتەکانی دنیاد لێ حەڵاڵ ببنەوە بەچی التسليم. ناڵی الحەمدولله خۆ دەبوو بتایە کاتێک کە بەم لاداوە بەو لادا دەڕوانی بڵێ الحەمدولله خۆ ئەسپاس بۆ تۆکەم نوێژەم کرد. دەڵێ چی؟ ئەڵێ السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. يعني ئەوانەی کە لێم حرام بوون بە سەلامدانەوە هەموم بۆ حەڵاڵ بوونەوە. ئەمجا دەتوانی بخۆی، ئەمجا دەتوانی بجوڵێ، ئەمجا دەتوانی قسە بکەی. بەڵام بۆ وشێ السلام عليكم يعني ئەی خەڵکینە، ئەی ئەو کەسانی کە لە لای ڕاستمەون لێرەوە بۆ ئەو سەری دنیا، ئەی ئەو کەسانی کە لە لای چەپمەون لێرەوە بۆ ئەو سەری دنیا، هەر هەمووتان سەلامی خوای پەروەردگارتان لێبێ. لەلایەن منەوە ئاشتیتان بەسەرا بڕژێ. هەموو مرۆڤەکان دڵنیابن لێم ئێستا من لە حزوری خوادا بووم، بەڵێنتان پێدەدەم زەرەرتان لە منەوە توش نابێ. ئەم دینە گەلەی حاڵی بی هەمووی دەرس و عیبرەتە بەڕێزان. ئاگادار بە ئەسسەلام عەلەیکومی ناو نوێش کە سەلام دەدەیتەوە بەخوا بێ بە کردار جێبەجێکەی. خەڵکی لە دەست و لە زمانت ئەمین بن. المسلم من سلم المسلمون من لسانه ويده. نوێش دەبێت بێتە مایە برایەتی ئاشتی لە ناو مسلماناندا. والله ئەگەر هەموو نوێش شوێنان ئاوا لە مزگەوتەکە بڕۆیشتی نایدەرەوە، ئاوا لەسەر بەرماڵی نوێشکردنەکە بەدڵێکی صاف و پاک و پوختەوە بڕۆیشتی نایدەرەوە، بڕیارمان بدایە ئەی مسلمانان، ئەی خەڵکینە هەمووتان لە دەست و زمانی ئێمە ئەمینن لێمان مەترسن. واللهی وەزعمان ئێستا ئاوا نەدەبوو. بەڵێ زۆر گنگە لە دەرەوەی نوێش سەلام و خۆشی و ئاشتیت پێبێ بۆ هەموو مرۆڤەکان. بەڕێزان ئاگادار بە ئیسلام لە دوو وشەدا پوخت دەبێتەوە. ئێستا کابرایەکی بێگانە بێتە ناو مسلمانانەوە بە جەنابەت بڵێ ئەرێ ئیسلام چییە؟ ئیسلام چییە؟ دەبەست پێم بڵێ ئیسلام چییە؟ تۆ ناترێ هەموو قورئانی پەروەردەکەت و بەخشی بۆ بخوێنیتەوە، هەموو سەحیح بوخاری موسلیم بۆ بخوێنیتەوە. ئەو دەیەوێت بە یەک دیار پێی بڵێ ئەزانی زۆر ئاسانە. ئاگادار بە ئیسلام بریتیە لە خواپەرستی و مرۆڤ دۆستی. هەر کەسێ لە جەنابتانی پرسی ئیسلامەکەی تۆ چێ؟ ناڵی من مسلمانم، دینم ئیسلامە. ئیسلام چییە؟ ئەزیزەکەم ئیسلام دووشتە: خواپەرستی، مرۆڤ دۆستی. خوا بە تاک و تەنها و بێ شەریک لە کەون و کائیناتا دەبینم. یەک ئەڵڵا هەیە کە شایانی پەرستنە، هاوبەشی نییە، هەر بووە، هەر دەبێ، هەموو شتێکی من بەدەستی ئەو ئەڵڵایە. خوایە خواپەرستی بە حەقم. دووەمیان باشە بەس خواپەرستی نە، باڵی دووەم مرۆڤ دۆستی. مسلمان ئیسلام ئەوەیە، باڵی دووەمی مرۆڤ دۆستیە. یعنی بەدیوێکی کەدا چاک بەندایەتی بۆ خواکردن، باش مامەڵە لەگەڵ ئیسلام ئەم دوانەیە بەڕێزان. چاک بەندایەتی بۆ خواکردن،
باش مامەڵە لەگەڵ خەڵکیدا کردن، بەڵام بەخوا بە یەکیان ڕزگارن نابێ. دینی ئێمە ئەوەی تێدا نییە باش خواپەرستی بکەی لە ئەشکەوتێکە حەقی کەسن نەبێ، ژن نەهێنی مناڵن نەبێ، مەرحەبایی کەس نەکەی خەڵک سوال و سەدەقەت بداتێ. ئەمە نییە. ئەبێ ئەم باڵت هەبێ خواپەرستی چاک بەندایەتی بۆ خواکردن بە پێی شەریعەتی خوای پەروەردگار. دووەمیشیان مرۆڤ دۆستی، باش مامەڵە لەگەڵ خەڵکداکردن. هەیە لە حەج و عومرە درێخی نییە، وەڵڵاهی زەکاتیش دەدا، نوێش خوێنی چاکی مزگەوتە، بەڵام بەخوا مامەڵەی دروستی لەگەڵ مرۆڤەکاندا نییە. وەڵڵا هەر ئەم پیاوەیە غەژ لە بازاڕا دەکا، موادی خراپ لە دەروی وڵات بۆ ئێمە دێنێ، وەڵڵا ئامادەی 100 سوێن دەخوا لە پێناوی $10 بەداخەوە، کەواتە مرۆڤ دۆست نەبوو. ئەمجا بە ناڕەحەتی خەڵک ناڕەحەت نییە. ئەوە شوێنێکی وەکو غەزا، ئەو برادر مسلمانانە چیان لێ دێ؟ ئەم هەموو ئاگر و ئاسنەی بەسەرا دەبارێ، وڵا جار هێ لێرە و دەستخۆشیش دەکا، وڵا حەزەکە ڕژێمی زایونی سەرکەی بەسەر مسلماناندا، کەچی کاتیش دەکا وڵا جەماعەتەکەمان خوا بکەم نەفەوتێ. ڕبا بە تۆ جەماعەتی چت دەفەوتێ؟ تۆ مرۆڤ دۆست نی. ئەبێ مرۆڤ دۆستەکە تەنان نەک بۆ مسلمانان، وەڵڵا پێت ناخۆش بێ منداڵی کافرێکیش ساڕۆخێک بەریکەوێ، وەڵڵی پێت ناخۆش بێ ژنێک کە پەیوەندی بە جەنگ و کوشتارەوە نییە، خراپەیەکی نییە لە ماڵەکەی خۆیان منداڵەکانی مەیتەکانی لەبەر دەستا بێ، خانوەکەی کەوا شوێنی مەوای مانەوەیەتی بەسەریا بڕوخێ. مرۆڤ دۆستی ئەوەیە لە هەر شوێنێکی ئەم دنیادا 20 شەڕ هەیە، وەڵڵاهی مچورکەی ناڕەحەتیت پێدا بێ. دوعا بکەی یا ڕەبی خوا لە هیچ شوێنێکی دنیادا خوێن ڕشتن نەبێ، ئاگر و ئاسن نەبێ. مرۆڤ دۆستی ئەوەیە ئیسلام فێرت بکە خۆزگە لە جیاتی ئەو هەموو جاروا دەڵم، خۆزگە لە جیاتی ئەو هەموو ساڕۆخ و تۆپ و تارەی کە بەسەر یەکا دەکا مرۆڤ، خۆزگە بکرا بە خزمەتی مرۆڤایەتی، بدرا بە نان و خۆراک، بە گۆشت و برنج، وەڵڵاهی برسێک دەم سەر زەوێدا نەدەمایەوە. وەڵڵاهی ئەوەی کە دەدرێ بە تۆپ و تارە و ساڕوخ و تارە و فڕۆکە و دەبابە، ئەو هەموو ئاگر و ئاسنە بەسەر یەکا دەبارێنن. بڕواتان هەبێت لە خزمەت گوزاری مرۆڤ ببوایە، هیچ شوێنێک بێ خەستەخانە، بێ مزگەوت، بێ قوتابخانە، بێ کەلوپەلی خۆشگوزەرانی نەدەبوو، هیچ شەقام و شوێنێک نەدەما شەقامی جوانی نەگاتێ، بەس ئەو پارەی کە لە جەنگا سەرف دەکرێت. بۆیە من مرۆڤ دۆستم، مسلمان مرۆڤ دۆستە، بە کوشتنی هیچ مرۆڤێک خۆشحاڵ نییە، بەردەوام هیوای ئاشتی دەخوازێت، چونکە ئێمە ڕۆژی 5 جار لە نوێژی فەرزا کە سەلام دەدەینەوە بێجگە لە سونەتەکان دڵین ئەسسەلام عەلەیکوم، ئێمە پەیامی ئاشتیمان پێیە. بەڕێزان بەخوا ئەمە دینە. دین دوو باڵە، خواپەرستی، مرۆڤ دۆستی. ئەو برایانم کە لە ئەوروپان زۆر جا لەوە چێ مەسیحیەکان کەسانێکی تر ئیلحادیەکان لێتان بپرسن کاکە تۆ دینت چییە؟ ئیسلامم. ئیسلام چییە؟ بڵێ بەس دوو کەلیمەت پێ دەڵێم، خواپەرستی، مرۆڤ دۆستی، چاک بەندایەتی بۆ خواکردن، باش مامەڵە لەگەڵ خەڵککردن. ئیتر ئەمە ناسنامەکەی منە. بۆیە ئەگەر ئەمەت پێ بوو وەڵڵاهی جێگات بەهەشتە و بەختەوەری دنیا و قیامەتی. بەڵام ئاگامان لە خۆمان بێ ئەم نوێژە فێری ئەوەمان بکە وتەحلیلها التەسلیم. ئەم نوێژە فێرت دەکات تۆ سەلامەت بی، زەرەرت بۆ کەس نەبێ. زانای پایەبەرزی ئیسلام ئیبن حەجەری هەیتەمی لە کتێبی تحفەة المحتاج في شرح المنهاج دەفەرمێت لە باسی نوێژدا ولا يجهر مصل ولا غيره أن تشوش على نحو نائم ومصل أو غيرهما. ئەو کەسەی کەوا نوێژ دەخوێنێ، ئەو کەسەی کەوا غەیری نوێژ زیکر دەکات، تەسبیحات دەکات، قورئان دەخوێنێ، فەرمودە دەخوێنێتەوە، وتار تۆمار دەکات، وتار دەخوێنێتەوە، نابێت تەشویش دروستکە، نابێت ژاوەژاو دروستکە لەسەر کەسێک کە نووسووە، کەسێک لە مزگەوتا غەریبێکە بێ ئەنوایەکە، وەکو جارانی زمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم هەبووە، هاتووە لە مزگەوتەکەیە خەوتووە، تۆ نوێژ دەکەی، نابێ ئەوەندە دەنگ بەرزکەیەوانێ ئەم خەوتووە نوێژەکەی لێ تێکچێ. جەنابەت قورئان دەخوێنی، کەسێکی شەکەتە و ماندووە هاتووە لە ماڵی خوادا لێ ڕاکشاوە و نووسووە، یان لە ماڵەکەی خۆتە، جەنابەت تۆ دوو بران، براو خوشکن، دایک و باوکن لەگەڵایە، ئەوان خەوتون و ماندوون، تۆ قورئان دەخوێنی، نابێ ئەوەندە دەنگ بەرزکەیتەوانێ ئەم خەوتوانە عەزیەتیان پێ بگا. نابێ کەسێک سەعی دەکا، ئەو مصەلین ئەو غەیریهما غەیری نوێژ خوێنیش، نابێ کەسێک نوێژ دەکا تۆ نوێژەکەت ئەوەندە بە دەنگی بەرز بخوێنی ئەم نوێژ خوێنی تەنیشت فەقیرە لێی تێکچێ. بە خواستای وامان هەیە لە سەفی جەماعەتە فاتحاکەی وا دەخوێنێ بێت جەنابەت گوێ لەو ڕاگری، تەحیاتەکە هەتاو لێ نەبێتەوە من بۆم ناخوێندرێ، ئەبێت جارێ ئەو لێ بێتەوانی ئەمجا تۆ دەست بە تەحیات بکەیت، چونکە ئەوەندە دەنگی بەرز کردوتەوە. ئەوەش ئازاردانە، نابێت تەشویش بۆ سەر ژیانی خەڵک دروستکەی. ئەمجا کەسێک قورئان دەخوێنێ، نابێت تۆ ئەوەندە دەنگ بەرزکەیتەوە قورئان خوێندنەکەی ئەو تێکدەی. نابێت کەسێک کەوا خەوتووە لە ماڵەوە بە نوێژکردنت بە قورئان خوێندنت عەرزم کردن شێخی ئیبن حەجەر دەفەرمێن نابێ ئەوەندە دەنگ بەرزکەیەوە خەوەکەی لێ تێکدەی.
قوتابیەک سەعی دەکا تۆش نوێژ دەکەی نابێ ئەوەندە لە نوێژەکەتا دەنگ بەرزکەیتەوە ئەی نوێژ شوێن ئەم قوتابێ فەقیرە سەعیەکەی لێ تێکچێ و خەیاڵی لای دەرس و دەورەکەی نەمێنێ قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەخوێنێ و مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە لەولا تەلەبەکەت ئیمتیحانی هەیە ئەوەندە نابێت دەنگ بەرزکەیتەوانێکەوە ئەم ئینسانە دەرسەکەی بەهۆی قورئان خوێندنەکەی تۆ لێ تێکچێ چ بەرەکەتێکی خوای پەروەردگارە چ دینێکی ڕەحمەتمان هەیە ئەگەر لێ حاڵی بین بەڵام ئاگامان لێبێ لە ڕۆژی قیامەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیحی مسلمە فەرموودەکە هاتووە فەرموویەتی کەسانێکن ڕەنجەڕۆن کەسانێکن نوێژەکەیان لێ قبوڵ نەکراوە ئەبی هورەیرە دەفەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەکەیە کاتێک کە فەرمووی چێ مفلیس و ما ڕەنج بە خەسار و مایە پوچە وتیان ئەو کەسەی کەوا نە دیرهەمی هەیە نە کەلوپەلی هەیە نە پارەی هەیە نە سەرۆت و سامانێکی هەیە نە ماڵ و موڵکێکی هەیە فەرمووی مفلیس ئەو کەسەیە لە ئومەتم کە ڕۆژی قیامەت دێ بصلاة وصيام وزكاة بخوا نوێژی چاکی کرد لە دنیادا والله ڕۆژوگری باش بوو بەخوا یەک ڕۆژ و ڕەمەزانی لای خوا قەرزار نییە و هەروەها زەکاتیشی داوە بەڵام ويأتي وقد شتم هذا وقذف هذا وأكل مال هذا بەڵام هاوار بە ماڵم خوا لەوانە حیسابمان نەکەی خوا بمان پارێزی و حاڵمان بە حاڵیان نەبێ هەرچی نوێژێکی فەرزە لە دنیادا نەیفەوتاندووە یەک ڕۆژی مانگی ڕەمەزانی نەخواردووە یەک زەکات و خێر لە ماڵیان نەماوە بەڵام بەچی ماڵ وێران دەبێ و مفلیس دەبێ مایە پوچ خەرمانی عیبادەتی هەمووی سوتا گوێن فرۆش بوختانچی حەڵاڵ و حرامی لێک نەکردوێتەوە و کە بۆی ڕێکەوتووە دەستبڕێکی بێوێنە بووە خوێن ڕێش چەکدار پیاوکوژی ئەم و ئەو وەضەرەبە هذا لێدەر هەر شتێکی دەستکەوتی و قەمچێکیان دابێتە دەست لە پشتی فەقیر و هەژاری داوە فيعطى هذا من حسناته وهذا من حسناته أم چاکانە لەم هەموو عیبادەتی نوێژ و ڕۆژ و حەج و زەکاتە ئەدرێ بەم ئەدرێ بەو دەدرێ بەو هەتا وای لێدەست چاکەی نامێنێ خاوەن حەقەکان داوا دەکەن دەفەرمێ خراپەکانی ئەم خاوەن حەقانە دەدرێ بەسەر شان و کۆڵی ئەمە پێی دەچێتە جەهەنەم ئیفلاسی کرد ثم تuriح في النار یا ڕەبی خوا پەناماندا لە هەموو ژیانیان نوێژەکەت نەفەوتە ڕۆژوەکت نەفەوتە زەکاتی ماڵەکەت بەڕێک و پێشی لە ڕەمەزانە دەرکرد یارمەتی هەژارانتدا بەڵام زمان پیس بووی بوختانچی گوێن فرۆش لێدەر لە خەڵک نانی چەکدار خۆر هەر خەریکی پیاوکوژی و قەمچی لێدان لەمولەوە بووی برا هیچ نەماوەتەوە بۆیە زۆر خەتەرە کام نوێژە قبوڵە نوێژە قبوڵەکە ئینسان مرۆڤ دۆست بێ لەگەڵیدا کەواتە زۆر ئیفلاسی ئەوەیە کە لە قیامەتە مفلیس بی دەی خۆ پارە و سەرۆت و سامان ئەگەر نەمێنێ جارێکی تر دەگەڕێتەوە چەند کەسمان بینی لەم بازاڕاندا ئیفلاسی کرد و ئێستا زیندوو بۆتەوە بەڵام لە قیامەتە چاکەیەک دەست ناکەوێتەوە ئەم جاوەرە ئەو لە هەمووی ناخۆشتر لە هەمووی ناخۆشتر ئەوەی لە دنیادا زۆر زۆر ڕقل لێی بوو حەسوود بووی پێی نەگەیشتووی دەروونت پیس بووە و حەزت بە زەرەری خەڵکی بووە ڕقی دڵی خۆتت بە دووشت بەرامبەر فڵان کەس دەرکردووە ئەتەشەفی پێ دەڵێن هیچ غیرەت نەبووە بچێ لە ماڵی وێران بکەی بچی بیکوژی بچی لێی دەی هاتووی شەتەمە جوێنت پێداوە ئێستا هیوا هەیە بەس دەمی جوێنە جوێن بەم جوێن بەو ئەوە ناخی پڕە لە خەڵک وەقەذەفە بوختانت بۆ کرد شتی بۆ هەڵدەبەستی بۆی کەسایەتی بشکێنی زۆر ڕقل لێیەتی ئەی قڕ بەسرت لە قیامەتە ئەو کەسەی کە زۆر ڕقل لێی بوو چاکەکانت لەبەر چاوی تۆ دەبا بۆ خۆی ئاخ زۆر مشکیلەیە ئێستا کەسێ زۆر ڕقل لێ بێ پارەکانت هەمووی بەرێ کە پارە دەست دەکەوێتەوە بەڵام لە قیامەتە کە جارشکە چاکەیەک بە هیچ شێوەیەک دەست ناکەوێتەوە ئەو کەسەی لە دنیادا زۆر ڕق لێ بوو شیفای دڵ و دەرونی خۆت دەدا بۆی جوێنی پێ بڵێ بۆی کۆمنتی لەسەر بنووسی بۆی ئابڕووی بەری بۆی تەشیری پێ بکەی بۆی پێی پێ بکەنی و ئیمۆجێکی بۆدانەی ئەزانی بەڕێزان ئەم ڕۆوریانەوی بەخوا هەمومان مفلیسی قیامەت دەبین هەر بەو موبایلی دەستت بەو فەیسبوکەی دەستت بە باسکردنی ئەم و ئەو مەشغوڵ بوون بە ژیانی ئەم و ئەوەوە وەختی ئەزانی ئەوەی کە تۆ گاڵتت پێ دەکروا چاکەکانتی لە قیامەتە هەمووی وردە برد ئەو کاتە شیفای دڵ و دەروونن نایە ئەتبەنە ئاگری جەهەنەمەوە پەنا بەخوا بە ئەندازەی ئەو تاوانانە دەسووتەی کە دەبوای ئێستا بەهۆی ئەم نوێژ و عیبادەتەوە بەخوا لە بەهەشتا بوویتایە ڕەفیقەکان هەر وەک تۆ نوێژیان کرد هەر وەک تۆ ڕۆژی ئەم ڕەمەزانیان کرد هەر وەک تۆ زەکات و خێریاندا ئێستا لە بەهەشتا حەسانەوە بەڵام تۆ ئەم زمانە پیسەد نەیهێشت ئەم ناخە پیسەد نەیهێشت بۆیە با ناخیشمان خاوێنکەینەوە موسڵمان خواپەرستە هەروەها موسڵمان مرۆڤ دۆستە بە هەردووچیان بەڕێزان ڕزگارمان دەبێ گوێن بە کەس مەدە ئێستا وەختی تەوبەیە وا بەرەو کۆتاییەکانی ڕەمەزان دەڕوین بەڕێزان لە بەشی کۆتایی مانگی ڕەمەزانین زمانت پارێزە لە گوێندان بە خەڵک لە غیبەتکردنی خەڵک
مەڵێ لەبەر خوا ڕقم لێتی، لەبەر خوا ڕق لێتی ئەگەر ئەو کەسەی مسلمانە و هەڵەیەکی هەیە تۆش دڵسۆزی بۆ ئیسلام، بەڕاستی ئەهلی نوێژی کاکە بڕۆ بۆ لای بە تەنها لەگەڵی دانیشە، بە زمانی شیرین نەسیحەتی بکە نەک فەضیحەت، داوای ڕوونکردنەوەی لێ بکە بڵێ فڵان کەس باشە ڕاستە تۆ ئەم وتارت خوێندۆتەوە، ئەم کوفرەت کردووە، ئەم هەڵەیەت هەیە، بۆم ڕوونکەوە. ئەگەر وانەبوو داوای گردنئازایی لێ بکە، ئەگەر وابوو نەسیحەتی خێری بکە. ئەگەر کەسێک کافر بوو زیندوو بوو بەڵام خزمی مسلمانی هەبوو لە ناو خەڵکە زەممی مەکە، چونکە خزمەکەی هەرچۆنێ بێ پێی ناخۆشە، بەخوا کوڕێک هەرچۆنێ بەدەیهێشە کاتێک کە با خراپە باسی باوکی دەکرێ، باوکێک پێی ناخۆشە و جەرگێتی کە باسی کوڕە کافرەکەی دەکرێ، وەرە دڵسۆزانە بڕۆ لەگەڵ یا دانیشە، وەرە بڕۆ نەسیحەتی بکە و ئاگاداری بکەوە. گوێم بە هیچ کەسێک مەدە، تەنانەت بە مردووان، لا تسبوا الأموات فتؤذوا الأحياء، گوێن بە مردووان مەدەن چونکە زیندوەکان ئازاری پێدەخۆن. جوان بالشيطانش مدى، لا تسبوا الشيطان وتعوذوا بالله من شره. لصحيحي لجامع الصغير إمام السويتي ده هاتوه الشغل باين ده فرما حديثي صحيحة. جوان بالشيطان مدى المسلم معنان أي تيب كان بخوا لشر الشيطان بمبارزة ذكري خوابك بنابو خوابرة بازمان من خاوين به باوكو سپاس بو الله برزان حمد سنا بخوا ملتي اما خوا پرستی بحقه دور للشرك بدع بات خوا مروف دوستيش بين با تەبابین لە ناو خۆماندا، با خێرمان هەبێ و لە شەڕ بە دوور بین، خوای گەورە تاعەت و عیبادەت و نوێژ و زەکات و سەدەقاتمان خوای لێ قبوڵکەی، خوا بەو کەم و کوڕیانەشەوە کە کردومانە خوای بەسەرماندا نەدەیەوە، مفلیسی قیامەت نەبین، یا ڕەبی خوای پەروەردگار بمان پارێزی لەوەی کەوا وەکو خواپەرستی بەحەقین مرۆڤ دۆستی ڕاستەقینە نەبین، خوایە خواپەرست بین، مرۆڤ دۆست بین، سەرفرازی دنیا و قیامەت بین لەگەڵ هەموو ئیماندارانی ئومەتی محەممەدا صلی الله عليه وسلم. آمین والحمد لله والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته.